پارێزگەها دهۆکێت سێ ڕۆژین دەژێدا 230,000 کشدایک بووینە 224 کۆر بووینە 106 کچ بووینە ما ڕێدانی تۆڕمبێلا بشێوەیەکی گشتی ئەو کەسێت و بەرکەفتی ڕێدانی تۆڕمبێلا بوونە چلۆنە کەس بوونە و بریندار بوونە گۆهانە دەستگەیرمێ ساخلەمیە ئیکی شوانا گیانە خۆشدەستدایە و شەش ڕێدانی دیتر پەیدا بوونە و ئەگەری وەرگەریانە مۆتۆرسیکلدا بوونە ئەو ژادە تۆمارکردن نەوە دەستگەیرمێ ساخلەمیەدا 22 ڕێدانی فشارچۆنێ یان ئەو فشار کەتین 22 کەسی شوانا گۆهانێ نەخۆشخانە بۆ هەندێک و برینی تۆن بهێنە تیمارکردن هەروەسا me 11 ڕێدان هەبووینە و کەتن بۆ یەک بلنداهیە دیسان مرن پرەنگێکی گەشتی پارێزگەها دهۆکی 20 حالەت بووینە شوانا سێ ڕێدان بووینە دو ئەگەری سوتنێ ئێکژش ئەگەری هاتنۆچۆنێ یندیتر جێ ئەگەرێن جۆراوجۆر گیانێ خۆش دەستدایە درباره کرونا پارێزگەها دهۆکێ سێ ڕۆژانên cejnêda me senterek hebûye piştgirîna ku rojane piştgirîn ji xelkî tad newergirtin 3763 piştgirîn hat nekirin van sê rojan da 306 tojbûyê hat netomar-kirin dîsan ew kesê ku ji egerê korona giyanê xwe ji dest day heft kes bûyne.